خۆشەویستان، وەکو یادخستنەوەی پێمان خۆش بوو بە پشتیوانی خوا، ئەمڕۆ باسی هەندێک لە ناز و نیعمەتەکانی خوای گەورە بکەین بەسەرمانەوە کە زۆر جار هەستی پێ ناکەین. ئەگەر خوای گەورە مێرەبان دینی بە تۆ بەخشی، دیندار بووی، مسلمان بووی، ئیماندار بووی، سپاسی خوا بکە. هەروەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم إني أعوذ بك من زوال نعمتك، خوای گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی ئەو نیعمەتانم لێ بسێنیتەوە. کاتێککە ئیمانداری ڕوو لە خوای سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتە گەورە، چونکە بە ملیارەها خەڵک هەیە خوا لەو نیعمەتە بێبەشی کردووە بەهۆی تاوانەکانیەوە. بۆیە بەردەوام سپاسی خوا بکە کە ئیمانداری خوای گەورە لەو هەموو خەڵکەدا تۆی هەڵبژاردووە، ئیمان و تەقوای بە تۆ بەخشیوە، ڕێگای خواناسی پیشانی تۆداوە، سپاسی خوا بکە لەسەری. چونکە لەوانەی ئینسان پەنا بە خوای گەورە ئەو ئیمانەی لێ بسێنرێتەوە، ئەو کاتە خەسارەتمەندی دنیا و قیامەت دەبێت. چەندەها کەسمان بینی دیندار بوو، بەڵام پێش ئەوەی بمرێت پەنا بە خوای گەورە وازی لە دینەکەی هێنا. بۆیە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە کردەوەی هیچ کەسێک معجب مەبن. لا تعجبوا بعمل أحد حتى تنظروا بما يختم له. بكدوي هیچ کەسێک معجب مەبن، مەخەڵەتێن، تەماشاکەن بزانن ئەو کەسە بە چی کۆتایی دێ، چونکە کۆتایی کردەوەکان زۆر گرنگە. خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ. بۆیە ئەگەر خوای گەورە دینی بە تۆ بەخشی، ئیمانی بە تۆ بەخشی، ڕوت لە خوا بوو، سپاسی خوا بکە و داوەش بکە خوایە گیان ئەو ئیمانم دێنەسێنیتەوە. چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، خواناسان هەموویان ترساون لەوەی کە خوای گەورە ئاخریان بە شەڕ بگێڕێ لەسەر ئەو نیعمەتە گەورەی کە ئێستا هاتی بۆ مزگەوت و نوێژ دەکەی، سپاسی خوا بکە، بڵێ خوای ئەم نیعمەتەم دێنەسێنیتەوە. ئەگەر خوای گەورە عەقڵ و ژیری بە تۆ بەخشی، بە خۆت و ماڵ و منداڵت، سپاسی خوا بکە لەسەری. الحەمدولله من عەقڵم هەیە، چونکە وا دەزانن عەقڵ نیعمەتێکی بچووکە، عەقڵ گەورەترین نیعمەتە. چونکە ئەگەر ئینسان عەقڵی نەبوو، نوێژیشی لەسەر فەرز نابێت، زەکاتیشی لەسەر فەرز نییە بیدا، حەجیشی لەسەر فەرز نییە، ڕۆژوشی لەسەر فەرز نییە. بۆیە زۆر گرنگە، عەقڵ زۆر گرنگە. یەکێک لەو کەسانی کە عیبادەتی لەسەر فەرز نییە کەسێکە شێت بێت، کەواتە سپاسی خوا بکە خوا عەقڵی پێت بەخشیوە، بە خۆت، بە ماڵ و منداڵ و بە کەسوکارت، وا نەزانی قارەمانی و پاڵەوانی جوامێری خۆتە، ئەوە نیعمەتی خوایە بەسەرتەوە. بەردەوامیش بڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك، وەکو پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایە پەنا دەگرم بە تۆ لەوەی نیعمەتەکانم لێ بسێنیتەوە. عەقڵ نیعمەتێکی گەورەیە. لەوانەیە ئینسان لە چرکەیەکە بەهۆی نەخۆشیەکەوە عەقڵی لەدەست بدات. بڕۆ هەندێ ماڵەوە دەبینی شێتێ، دوو شێت، سێ شێتی تایە، ئەبێ ژیانیان چۆن بێت؟ نەخۆشی لەو ماڵەدا هەیە، نە بەختەوەری تێدایە، نە ژیانی تێدایە. وەڵڵای هێشتا هەندێ ماڵەوە دوو سێ نەفەر بە زنجیر بەسراوە، ئەڕۆیتە ماڵەوە، سپاسی خوا دەکەی مناڵەکانت بە زنجیر نەبەسراوەتەوە؟ هەست بەوە کردو چی نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە؟ هەندێک کەسە بینی عەقڵی فەقیرە، داماوە، نازانێ بۆ خۆی بژی، سپاسی خوا بکە تۆ لەو کەسەنی مناڵەکانە دەو کەسانەنی. ئەگە دانەیەک تۆیە بۆ شێوەیە، سپاسی خوا بکە دوانوسیان نییە. هەیە لە ماڵە دوو سێ نەفەری شەرە دەماغ لەیداوە کەوتووە، 15-20 ساڵە، وەکو مناڵێکی دوو مانگ وایە، ئەبێ هەموو خزمەتێکی بکرێ. بۆیە سپاسی خوا بکە. لەوانەیە ئینسان لە چرکەیەکە خوای گەورە ئەو عەقڵەی لێ بسێنێتەوە، بەهۆی جەڵدەیەکەوە، بەهۆی سەدمەیەکەوە، ڕووداوێکەوە، شتێکەوە، خوا عەقڵ لێ بسێنێت. هەتا عەقڵ تەیە سپاسی خوا بکە، چونکە ئەوە نیعمەتێکی گەورەی خوا پێتی بەخشیوە. بەڵام کاتێکیش کە خوا پێتی ئەبەخشێ، گاڵتە بە کەسێک مەکەشێتە، گاڵتە بە کەسێک مەکە فەقیرۆکەی و کەم عەقڵە، گاڵتەی پێ مەکە. سپاسی خوا بکە، لای خوا ئاسانە لە چرکەیەکە تۆ ژۆکە ئەو لێ بکەیت. خۆشەویستان، کاتێک کە خوای گەورە ماڵت پێ بەخشێ، سپاسی خوا بکە لەسەر ئەو ماڵە،
ئیتر زۆرە یا کەمە بڵێ خوایان سپاس بۆ تۆ و بیشڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك خوایە پەنا دەگرم بە تۆ لەوەی ئەم نیعمەتەم لێ بسێنیتەوە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێت کۆمەڵە کەسێکەیە خوای گەورە هەڵیان دەبژێرێ ماڵ و سەروەت و سامانیان پێبەخشێ بۆی سود بە خەڵکی بگێنن ئەو ناز و نیعمەتە بەسەریانەوە دەهێڵێتەوە مادەم بیبەخشن مادەم ئاگایان لە فەقیر و هەژارەکان بێ خوا پێتی بەخشی و ماڵ و سەروەت و سامان ئاگات لە فەقیر و هەژار بێ نەک تەنها مانگی ڕەمەزان ئەوەی کە فەقیری ڕاستەقینەیە نەک سوال کرد چونکە وەڵڵاهی کەسانێک هەیە من و ئێوەش دەیاناسین کەسانێکی هەر کەسەمان کۆمەڵە کەسێک دەناسین وەڵڵاهی توانای کرێخانۆکەیان نییە هەیە وەڵڵاهی توانای ئەوەی نییە حەپەکان بکڕێ بیخوا حەپ هەیە توانای نییە مەسروفی ماڵ و مناڵی تا جنێکی جوانیان بۆ بکڕێ بۆیە ئەم نیعمەتەی خوا پێتی بەخشیوە خوا هەڵکی بژاردووە پارە و پول و سەروەت و سامانی پێت بەخشیوە ئاگات لە فەقیر و هەژارەکان بێ بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە کە نیعمەتی خوایان بەسەرەوەی ماڵ و سەروەت و سامانیان هەیە حتاکو بیبەخشن خوا دەیهێڵێتەوە بۆیان کاتێکیش کە گرتیانەوە لە خەڵکی خوای گەورە لەوانی دەسێنێتەوە دیدا بە کەسانێکی تر خوا لێت ئەسێنێتەوە لەوانەیە لە کاتێکی زۆر کەمدا خوای گەورە ماڵەکەت بەسەرا بڕۆخێنێ لەوانەیە پارەکەت هەمووی بسووتێ تیا بچێت خەڵکی وا بۆ بینیمانە معرەزێکی گەورە سەیارە هەبووە لە یەک چرکەیەکە هەمووی ئاگرێکی بۆ سوتاوە بای چەند سەدها وەزارە دەفتەر بۆیە سپاسی خوا بکە خوا نیعمەتی سەروەت و سامانی پێت بەخشیوە فەقیر و هەژارەکانت لەبیر نەچێت ئەگەر پێت خۆشە خوای گەورە ئەو نیعمەتە بەسەرتەوە بهێڵێت و نەبێتە بەڵایە بۆ قیامەتت ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت یارمەتیان بدە خۆشەویستان کاتێک کە خوای گەورە شخصیتێکت پێ بەخشەیە کەسێکی بەڕێزی لە ناو خەڵکیدا سیقە و متمانە و خۆشەویستی تۆ لە ناو خەڵکیدا هەیە سپاسی خوا بکە لەسەر کەسانێک هەیە نە خەڵکی خۆشیانی دەوێ نە سیقەیانەیە لای خەڵکی نە شخصیەتیشیانەی دوو لە ڕێی بەڕێزە بۆی ئەمە خوای گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ خوای گەورە ڕێز و حرمەتێکی بە تۆ بەخشیوە کەسێکی خاوەن شخصیەتی خاوەن سیقەی لە نێوان خەڵکیدا خۆشەویستی خەڵکی خۆشتی دەوێ سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتە گەورەیە بڵێ خوایە گیان سپاس بۆ تۆ وبشڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی ئەم نیعمەتەم لێ بسێنیتەوە خوایە گیان شخصیەتت پێم بەخشیوە ناو خەڵکا خۆشەویستم ڕێز و حرمەتم هەیە سیقەم هەیە خوای گیان سپاس بۆ تۆ خوایە ئەمەم لێ نەسێنیتەوە بەردەوام وا بڵێ خوایە لێمی نەسێنیتەوە چونکە لەوانەیە ئینسان لە ماوەیەکی کەمدا بەهۆی شتێکەوە لە دەستی بدات سیقە لە دەستی بدات ئەو کاتە بە ئاسانی کۆ نابێتەوە بۆت زەحمەتە بتەوێت کۆی بکەیتەوە زەحمەتە بۆیە هەتا ماوتە لە دەستی مەدە سیقە زۆر گرنگە ئینسان سیقەی ناو خەڵکی هەبێ خۆشەویست بێ لای خەڵکی بەچی خۆشەویستە بی بەوەی ڕاستگۆ بی بەوەی فێڵباز نەبی بەوەی دوو لە ڕێبەرەسان درۆزن نەبی فێڵ لە خەڵکی نەکەی قسەی ناخۆش بەرامبەر بە خەڵکی نەکەی قسە و بەرەوڕوو نەبێ هەرچی لە دڵتاوە بیڵێی زۆر جا باسێکم ئەو کەسانێک کە قسەیان بەرەوڕووە خەڵکی زۆر ڕقی لێیانە لای خەڵکی خۆشەویست نین بە حساب مەدحی خۆیەکە بەڵام ئەمە لە ڕاستیان مەدح نییە زەمە بۆ خۆی قسە نابێ هەموو شتێک بوترێ نابێ برێ لە جەرگی خەڵک جەرگ و دڵی ببچڕێنی وەڵام ئەمە قسەم بە قووەتە بەخوا قسە لە کەس قبوڵ ناکەم هەرچی بێی تەقێن بەخوا کەس خۆشتی ناوێت بەخوا لە دڵەوە مەحەبەت و خۆشەویستی تۆ لای خەڵکی نییە چونکە هەموو کەسێک دەتوانێت قسە بکات بەڵام ئەبێ هەندێک جار دەمی خۆت بگری نابێت ئەزانی کابرا دڵی بریندار دەبێت خوا شخصیەتێکی پێت بەخشیوە بەردەوام بە لەسەری خۆشەویستی لە ناو خەڵکە بەردەوام بە لەسەری بێڕێزی بەرامبەر بە خەڵکی مەکە چونکە لەوانەیە خوای گەورە لێت سێنێتەوە ئەگەر شایستەت نەبێت نەفەرێک دەناسم تووشی کێشەیە زۆر گەورە بوو وتی خوای گەورە ڕێز و حرمەتێکی بە من بەخشی بەڵام لێمی سەندەوە دیارە شایستەم نەبووە زۆر بەزین پێهاتە
دیارە شایستە نەبوو بۆیە خوا لێ نیسەندەوە بۆیە ئەوە نعمەتی خوایە بەردەوام بڵێ خوایە ئەو سیقەیە و ئەو متمانە و خۆشەویستیە کە بە منت بەخشیوە خوایە گیان لێم نەسێنیتەوە ئەوە نعمەتێکی زۆر گەورەیە کە ئینسان ناو خەڵکییا خۆشەویست بێ متمانە بێ خەڵکی واشەیە ئەگە داوای هەرچی لێ بکات سیقەت پێیەتی بدەیت خەڵکی شێ داوای هەرچی لێ بکات سیقەت پێی نییە بڵێ ئەوە هەزار ناگۆ خۆت هەزاری بدەیت ئێوە بەخوا بۆ نایێنێتەوە ئەوە نەبێ سیقەیە پەنادەخات با بۆ جۆرە نەبی یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اگر خوای گەورە خێزانی پێت بەخشی مێردی پێت بەخشی خوای گەورە ماڵ و منداڵی پێت بەخشی کچ و کوڕی پێت بەخشی سپاسی خوا بکە لەسەری و پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من زوال نعمتك خوای گیان ئەمانەم لێ نەسێنی کە بە من بەخشیوە خوای لێمی نەسێنیت چونکە بەڕاستی لەوانەیە ئینسان لە لەحزەیەکە لە چرکەیەکە مناڵەکانی لەدەست بدە چەند کەسمان بینی خۆی و ماڵ و مناڵی تیا چوو دکتۆرێکی سعودی دەڵێ لەگەڵ برادەرێکمە وتی با بچین بۆ ماڵی دکتۆرێکەیە مامۆسای زانکۆیە تووشی ڕووداوێک ڕوا بچین سەرخۆشیکی لێ بکەین بەڵام چی ڕووداوێکی دڵپەزێر ئەڵێ کە ڕۆشتین دانیشتین پیاوێکی بەتەمەن بوو لە ڕووداوێکی سەیارەدا 11 مناڵ و خێزانەکەی تیا چوو 12 نەفەر بە لەحزەیەکی کۆتایی کات بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خوایە پەنا دەگرم بە تۆ لەوەی کە نیعمەتەکانم لێ بسێنیتەوە یعنی سبحان الله بەس بیر کەرەوە 11 کچ و کوڕتەیە چوونە بۆ مارەبڕینێکی ئافرەتێک لەولاوە 12 جەنازەت بۆ بێتەوە یەک مناڵی بۆ دەرنەچوو یعنی بێ خوای گەورە سەبری پێ بەخشی قرصە ئەڕۆیتە ئەو ماڵە ئەمە جێگای فڵان کوڕمە ئەوە جێگای فڵان کچمە ئەوەی فڵانە ئەوەی فڵانە فڵانە ئەوی لەبەر چاوتە قرصە بەڕاستی شتێکی زۆر قرسە سپاسی خوا بکە خوا ژن و مناڵی پێت بەخشیوە پیاوی پێت بەخشیوە ناشکوری مەکە ماڵێ هەر خوابی بڵێ ئاخر لەوانەیە لێت بسێنێتەوە ئەو نیعمەتانی کە خوا پێتی بەخشیوە سپاسی خوا بکە لەسەری ئەڕۆیتە ماڵ الحەمدوللا مناڵەکانت ساغن ئەگەر خوا لێت بسێنێتەوە چێ هەیە بەرگریت لێ بکە چێ هەیە بەرگریت لێ بکە ئەو نیعمەتانە لێ بسێنێتەوە چێ هەیە بۆتی بگەڕێنێتەوە ئەگەر خوای گەورە نەیەوێت ئەم پیاوە دڵی خۆشە 11 مناڵی هەیە بەڵام لە چرکەیەکە خەبەری بۆ هات هەمووی تیا چوو نەفەرێکیان دەرنەچوو قورسە بەڕاستی با سپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە ماڵ و منداڵمانەیە و نیعمەتی خوایە بەسەرمانەوە ئەگەر خوای گەورە لە شتاغی بە تۆ بەخشی تەندروست بووی سپاسی خوا بکە الحەمدوللا تەندروستم وبشغل وكو بيغمري خواه فرمو صلى الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من زوال نعمتك خواه أو نعمتانم لي نسيني توا تندرستي تيا بردوان بولي خواه سپاس بودو كدشم ساقا چند جا باش ماكرو برادر اكميا بسري شكا خواه يقول الشفاي بدا دعاي خير يقول خواه الشفاي بدا يا ربي أم بياوا بسري شكات الله چاره سرقم لأردن هي ب 250 دفتر 250 دفتر بدات ام جاوب منو تو قاچو دسي د جولې د توانې برواتو بجولې ها ام د جولانه ب 250 دفتر قاشتا فكيف يقول قاچو جوليني اروي دس جوليني واذا زاني ما ازاتي خوت بابا بيتا خو نعمتي في بخشيوا الله والله ده ها صار بس نبردو بدم نالك مدسي خو نخواتو اگر خواليتي بالسنه ام صحه تندرستيا شيء بوتي بقرينيتو گەنجێک دەڵێ لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بووم قورئانم دەخوێند پیاوێک بە بەردەما تێئەپەڕی ئەڕۆشت و ئەگەڕایەوە هەموو جارێکە دەڕۆشت و دەگەڕایەوە سەیرێکی منیە کرد وتم باشە ئەم پیاوە بۆچی سەیری منەکە ئا کەسێک تۆ دامشی کەسێک بە بەردەم تا بڕوات هەموو جارێکە دەڕۆشت و دەگەڕایەوە سەیرێکی ئەم پیاوە دەکرد قورئانی دەخوێند ئەڵێ چەند جارە سەیرم کرد
وتم برای بەڕێزم وەرە چ ئیشێکت بە منە من لە خزمەتە وتی برای بەڕێزم من ماڵمان لێرێ هەردوو دەستم سەناعەیە دەست یەکی سەناع وسێکم هەردوو دەستی خۆی نییە هەردوو دەستی خۆی نییە وتی ئێستا حالیان بێدەستنوێژم دەستنوێژەکەم شکاوە خوا خێر دەکات دەستنوێژەکەم بۆ بگرە سبحان الله ئەم هەموو نیعمەتە بەسەرمانەوە هەڵی خوابی بڕێ خوابی بڕێ كنا خواليتي أسنته أجل الدنيا شو القيامة وما ديك عتوا لسألهم هم الناس ونعمتي بتوي بخشي وعنا وضري خوابي بري ما كي جيانا إيه لكم دام هو بيشيكي إيه بس سبت إيش كان شيكي والله لنا شكري زيادة إيش ناكي نستينيا خير تقابلكم دزنيوجكم بو بكرة الله بردم سراويش متأكد شو هيك حالكينا ما بو دزنيوجي شمبيجت بيرم كده أم جنجة داماوا أبي أبوها مو دزنيوجة تكليف لخلقي بك أبي أبوها مو نان خواردنية تكليف لخلقي بك أبي أبوها مو جدقورينية تكليف لخلقي بك بڵێ خوای گەورە تەندروستی پێت بەخشیوە سپاسی خوا بکە بڵێ خوای لێنی نەسێنیتەوە لەوانەیە تووشی ڕووداوێکی هەردوو لە سەوقات بێتە سوتەی خوای گەورە ئەم نیعمەتانی پێت بەخشیوە ئەم شتانە کە باسی دەکەین بۆی بەخۆماندا بچینەوە ئەم ناشکوریە کۆتایی تێبێنین ئەوە نەمان ناشکوری کرد خوای سەرگەردانی کردین بەهۆی تاوانەکانمانەوە کێ دڵی خۆشە ئەمڕۆ گشتی بۆی تاوانە و گومڕا بووە ئاگای لە خۆی نەماوە بەهۆی مۆبایل و ئەنتەرنێتەوە خەڵکی هیچی خوای لەبیر چۆتەوە نیعمەتی خوای لەبیر چۆتەوە دەی سپاسی خوا بکە کە تەندروستی کەسانێکەیە ڕۆژانە دەرزی لە خۆیانە دەن پێویستیان بە حەب خواردنە ڕۆژانە نەخۆشن کەسانێکەیە گورچیلەیان غەسل دەکرێت کەسانێکەیە گورچیلەیان گۆڕاوە ناتوانن شتێک بخۆن بە دڵی خۆیان کەسانێکەیە بڕۆ نەخۆشخانەکانەوە بە تایبەتی نەخۆشخانەی سەرەتان خوای گەورە شیفایان بدا مناڵێک ئەبینی گەنجێک ئەبینی لەبەر نەخۆشی پیر بووە پیر موو بەلاشەیەوە نەماوە لە ترسی مردن پیر بووە تەمەنشی 15 ساڵ بڕۆ شوێنانە و ئەو کاتە دەزانی تۆ چنێ بەندەیەکی خراپی خوای کاتێک لەها دەڵێ خوابی بڕۆیەمەکەی ژیانە بڕۆ ئەو شوێنانە بۆی بزانی تۆ چەندێ دواکەوتوی چەندێ خوا نەناسی خوات لەبیر چووە تەندروستی سپاسی خوا بکە با خوا لێت نەسێنێت و شیش سەرەتان و دەردت نەکات ئەو کاتە حاچی دنیایە و معاشی تۆ بێ قیمەتی چییە خۆشەویستان کاتێک کە خوای گەورە دەستت پێبەخشێ پێت پێبەخشێ چاوت پێبەخشێ گوێ و قسەت پێبەخشێ سپاسی خوا بکە لەسەری بڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وەکو پێغەمبەری خوا بڵێ صلی الله عليه وسلم خۆشەویستی خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایە پەناه دەگرم بە تۆ لەوەی نیعمەتەکانم لێ بسێنیتەوە لە کاتێکە خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم کەسانێکی ئاواتیان ئەوەیە چاوێکیان هەبێ دنیای پێ ببینن کەسانێک دەبینی زمانێکیان نییە قسەی پێ بکەن گوێیەکیان نییە شتی پێ ببیستن دەستێکیان نییە شتی پێ بخۆن پێیەکیان نییە پێی بڕۆنە ڕێەوە ئەی تۆ سپاسی خوا دەکەی لەسەر ئەم هەموو نیعمەتە بەسەرتەوەیە ناترسی خوای گەورە لە پڕێکە لێت بسێنێتەوە ناڕۆتە ماڵێک چەنا ماڵی ئەڕۆیتە ماڵەکەیان تەماشاگی چەنا کەسی تایە شەلەرگەماکێتی کەوتووە بە کەڵکی هیچ نایە داماوە بەس بارێکە بەسەر دایک و باوکیەوە نەتوانێ هەڵسێ نەدەتوانێت شتێک بە دڵی خۆی بخوا نە عەقڵی هەیە نە هیچ شتێک بۆیە نیعمەتەکانی خوا زۆرە بەسەرمانەوە سپاسی خوا بکەین لەسەری ئەو هەموو نیعمەتێک کە بەسەرمانەوە دەتوانی قسە بکەین مسلمانێک هەیە خوا شیفایدا خوای گەورە چی لێسەندۆتەوە دەممان ئێمە دەممان لیکەکە لیکێک لە دەمانەیە بەردەوام دەممان تەڕە ئەو داماوە خوا ئەو نیعمەتی لێسەندۆتەوە هەر بیبینە بەردەوام ئاوەکاتە دەمی بەردەوام بۆی دەمی ناودەمی تەڕێ ناودەمی بەردەوام ئاوە خوات دەمیشێ ڕوشک خەڵکێکم دەناسی نەخۆشی سەرێشەی بە قووەتی لەگەڵاو سەرێشەی بە قووەت بۆین باس لە خزمێکی خۆی چارەسەریشی ئەم نەخۆشیە یەک شتێکە دکتۆرەکان ئەڵێن بردوانێتە تاران و چەندها شوێنیش
ئەڵێ یەک چارەسەری هەیە، یەک جار بپشنێ عیبی نامێت، پژمینی نەماوە، خوا پژمینی لەسەندۆتە. ئەم پیاوە تۆزی بیبەر، تۆزی تووتن، تۆزی تاییت، ئەم تۆزە بە قوتانە زۆر بە قوت ناکرد، بە پەمپ نقلێک ئەمە مێشکی ناپشمین، بە پەمپیش نقلێک ئەمە ناو مێشکی ناپشمین. خوا ئەو نیعمەتەی لەسەندۆتەوە سەرێشەکیشی چاک نابێ هەتا نەپژمێ. تۆژوان زانی ئازایەتی خۆتە پژمیت، قارەمانی و پاڵەوانی خۆتە. خوای گەورە نیعمەتێکت لێ بسەنێتەوە سەرگەردان دەبێت، دەمی لیک ناکات، ناپژمێ. بۆیە سنەتە بڵێ ئەلحەمدوللا کاتێکە دەپژمیت، سنەتی پێغەمبەری خۆیە صلی الله علیه وسلم. بۆیە بەردەوام بڵێ خوایە ئەم نیعمەتانی کە پێمت بەخشیوە لە جسم و لە لاشەدا، خوای گەل لێمی نەسێنیتەوە. خۆشەویستان، ئاخر خاڵکە دەمێ باسی کەم، ئەگەر خوای گەورە ئەو نیعمەتەی بە تۆ بەخشی، تۆ ئەلحەمدە سپاسی خوا بکە کە تۆ پیاوی یا ئافرەتی، نێری یا مێی. ئەزانی کەسانێکەیە نە نێرن نەمێن تێکەڵن، سپاسی خوا بکە مناڵەکەت کچە، سەتاسەد کچە، سەتاسەد کوڕە. خەڵکی وایە دەموچاوی پیاوە لە دەموچاوی بەخواری ئافرەت، هەیشە بە پێچەوانەوە. ئایا سپاسی خوات کردووە لەسەر ئەم نیعمەتانە؟ تۆ ئێمەش کێشەیەکمانەیە کاتێ ئەم کەسانە دەبینین، جارێ پیاوێک دەبینی دەموچاوی پیاوە، بەڵام وەکو جسم سەفا حەفتا هەشتا ئافرەت، هەیشە بە پێچەوانەوە، هەیە 50 بە 50. بۆیە سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتەی کە خوا پێتی بەخشیوە. هەیە قسەی وەکو پیا وایە بەڵام خۆی داشەی ئافرەتە، هەیشە بە پێچەوانەوە. ئایا هەتا ئێستا زانیت ئەمە نیعمەتێکی گەورەی خوایە بەسەر خۆت و ماڵ و کەس و کارتەوە؟ بەردەوام بڵێ خوایە ئەم نیعمەتەم لێ نەسێنیتەوە، چونکە ئەوانە ژیانیان زۆر ناخۆشە. بڕۆ گفتوگۆیان لەگەڵا بکە بیان دوێنە، لە حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشە. ئێ خەڵکی وایە دێڵێ مامۆستا ئەو تا بە دەموچاو من پیاوە، بەس بەخوا لە مشارم ئافرەت، من چی بکەم؟ ئێ باشە من چی بکەم؟ یعنی ناو کۆمەلگایەکە ئەژیم نازانم چی بکەم، یعنی جلی پیاو لەبەر دەکەم، من پیاو نیم لە ڕاستیە، بەس دەموچاوم و پیاو وایە، جلی ئافرەت لەبەر دەکەم، کۆمەلگا هەمووی نەفرەتم لێەکە. سپاسی خوا بکە لە ئەسەر ئەم نیعمەتەکە تۆ یا ماڵ و مناڵەکەت کەس و کارەکەت نێرن یا مێن تەواو تێکەڵە نین، چونکە ئەوانە معانات و کێشەیان زۆرە و ئێمە جار وایە چین گاڵتەیان پێەکەین. گاڵتەیان پێ مەکە، سپاسی خوا بکە کە تۆ وانیت، دوعای خێری بۆ بکە، دڵی بدەرەوە، گاڵتەی پێ مەکە، پێ ڕامە بێرە، چونکە خوای گەورە لەوانەیە بەهۆی دوعایەکی ئەو کەسە و بەهۆی دڵشکاندنی ئەو ئینسانەوە خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە، سەرگەردانت بکات، زەلیل و ڕسوای دنیا و قیامەتت بکات. گاڵتە بە خەڵکی مەکە، ئەوەی کە بەسەرەوەی هەموو نیعمەتی خوایە، وەما بکم من نیعمەت فەمین الله. خوای گەورە دەفەرمێ هەرچی نیعمەتێک بەسەر ئێوەی هەمووی نیعمەتی خوایە. سپاسی خوا بکە لەسەری. لە کۆتاییدا دەڵێم ئەو نیعمەتانەی کە خوا پێمانی بەخشیوە سپاسی خوا بکەین لەسەری، و وەکو پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم بڵێن خوایە پەنا دەگرین بە تۆ کە ئەم نیعمەتانەمان لێ بسێنیتەوە، چونکە کاتی لێمانی سندەوە هیچ کەسێک ناتوانێت پێمانی بەخشێتەوە جگە لە خوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواش شفاء نخوش كان من بدي بتعيبتي أوانين نخوش ودعوي دعاء خيرك أن خواش شفاء بدي. يا ربي خوايا وما لبكي لسأوها منازل نعمتي تو سپاسی تۆ بکەین و بەردەوام خوایەکیان بڵێن الحەمدولله. یا ربی خوایە بەهۆی تاوانەکانمان و ناز و نیعمەتەکانمان لێ نەسێنیتەوە. یا ربی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی، ئەوانەی دڵیان خەمبارە خوایە دڵیان خۆشکەی. یا ربی خوایە ئەو کچ و کوڕانەی زەواجیان نەکردو ویان ئاسان کە یا رب العالمین. خوایەکیان ئاخرمان بەخێر بگێڕی، لەو کەسانەمان بگێڕی بەردەوام لەسەر خۆشی و ناخۆشی سپاسی تۆ بکەین. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.